گەرماش کەلاریەکان و چای لە یەکجا نەکردوتەوە. ئەمڕۆ ژمارەیەک لە گەنج و بە هاوکاری شارەوانی کەلار و ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی وەکۆی بینین لە پشتی منەوە پەیکەرێکی سەماوەریان داناوە. ئەم پەیکەرە بەرزیەکەی 3 مەترە بۆ ئەو کەسانەیە کە ئارەزووی چا خواردنەوەکەن وەکو ڕەمزێک لا گەرمیانەکە خەڵکەکەی چا زۆرە خواتەوە. منە ڕۆمە لای کاک ئارام سڵاو لێبێ چۆن بوو بیرۆکەی دانانی ئەم سەماوەرەکان بۆ هات؟ بڵێ لە ڕاستیە ئێمە ئاماژەمان پێ کرد بیرۆکەکە وە تێچووی بیرۆکە و تێچووی پەیکەرەکە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیە. باشە بە حکمی ئەوەی کە چایخانەیەکی زۆرێ لە کەلارە بە پێویست زانراوەکەوە جیاواز لە پەیکەرەکانی تر پەیکەرێکی سەماوەر بەو خەبارە گەورەیە دابنرێ و وەکو ئاماژەمان پێدا ئەم پەیکەرە تەنهاوە نی ئەم ساڵ ئەم پەیکەرە دابدرێ و تاو شتەکە لە بیر بکرێت. ساڵانە هەموو ساڵێک دیسان لەسەر ئەرکی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی فستیڤاڵی چای بەڕێوە برێ. بەڵێ باشە چۆن بوو یعنی بڕیارتاندا لە سەماوەر دابنێن؟ بۆچی سەماوەر پەیکەری سەماوەر؟ ئەمە ڕەمزێکەوە کۆی کە خەڵکی گەرمیان چا زۆرە خواتەوە تەنانەت بەم گەرمایش بازەوە کرێکە کەلاریەکان کە چاخۆنەوە فێنیکیانە بێتەوە. وڵای هاوڕێگیان کەلاریش ئاسایی وەک شارەکانی تر لە هەموو شوێنەی کوردستان تەسەوڕەکەم چای ئاسایی ئەخورێتەوە. ئەو نەبێژی ئامارێکە بێ کەلار لە هەمووی زیاترە خواتەوە. لە ڕاستی ئەمە گەڕێتەوە بۆچی ئەجێ پێویستی دایکی دایەنانە. تۆ کە لە شارێکە لەو ناوچەیەکای ناشکری نەبێ مەسەرەن هەنارت نییە، گوێزت نییە، میوەیەکی سەیری ترت نییە، بیرۆکەی سەماوەر ئەبێتە پێویستی. کە بیرۆکەی سەماوەر دێ دیسانەوە شتەکە فراوانترە بێت بەوەی کە ئایا ئەم بیرۆکەیە بۆچی نەکرێت بە فستیڤاڵێکی چای بە حکمیەوەی کە ژمارەیەکی زۆر چای هەیە چایخانە هەیە لە بازارم خۆت چایخانە تێ نێوان لەگەڵ چای خواردنەوە چۆنە خۆت؟ من زۆر ئاساییم. ئەگەر لە کەلار نەبم بۆنم نەبڕۆمە وڵاتێکی وەکو ئێران کە چایان زۆر زەرد و ناخۆشە 3 ڕۆژ چای ناخۆم. ئاسایی کەلاروی ڕۆژانە چەند چاخۆی؟ وەڵاهی ڕەنگە 6 شایی ئەویش ئێمە پیاڵەی بچووکە لە چایخانە دانشی 2-3 ساعت یعنی خۆر چایە دوانە خۆی ئیتر ئاوایە زۆر ئاسایەک چای خۆر نیم من. دەستەکان خۆش کاکارم بڵێ وەکەوەی بینن لە دیمەنەکانە لە ناو پارکێک لە ناو بازاڕی شاری کەلار پەیکەری ئەم سەماوەرەیە دانراوە. خەڵکێکی زۆر هاتوون لێرە کۆبوونەوە لە چواردەوری ئەم پەیکەرەیە و لەگەڵ ئەوەشدا ژمارەیەک چایخانە عەرەبانەکانیان هێناوەتە ئێرە چایی بەبێ بەرامبەر ئەدەنە هاوڵاتیان